چۆن ببینە دۆستی ژینگە ئەم پرسیارە لەسەر تاسەری جیهانە ئێستا باسێکی گەرمی لەسرە و چەندین گۆڕ و سمینار و چەندین هەوڵێ لەلایەن پسپۆڕانەوە کە ژینگەکەمان بەرەو مەترسیە ڕوا گەرمبوونی بەرگەی زەوی ساڵ بە ساڵ زیاتر ئەبێ هۆکارە کە سروشتەکان بێ هۆکارە مرۆیەکان بەداخۆ زیاتر باڵا دەستن بەسەریە ئێمە چۆن بتوانین وەکو تاکەکانمان بتوانین ببینە دۆستی ژینگە دۆستی ژینگە هەروە ئاسان نییە یعنی ئێمە ئەگەر لە ناو ئۆتۆمبیلەکەمانەوە مناڵەکەمان فێر کرد دەبەیەکی ئاو خواردن فڕێنایەتە دەرەوە ئەو کاتە هەست بەوەکەی کە تۆ شتێکت کردەوە بۆ ژینگەکەی خۆت کەمە ئاسانترین کارە کە تۆ ئەنجامی بیت ئەی چۆن ئێمە بتوانین تاکەکانمان هەم لە ڕووی خێزانیەوە هەم لە ڕووی سیستەمی پەروەردەوە هەم لە ڕووی ڕێکخراوەکانەوە هەم لە ڕووی کۆمەڵگاوە هەم لە ڕووی میدیاکانەوە هەم لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەم هۆشیاریانە بە لێشاو بڵاو بکەینەوە چۆن چەندین هۆشیاری نادرۆست بڵاو بێتەوە جێگرەوەی ئەوانە بێت بۆ ئەوەی کە ئێمە ببینە دۆستی ژینگە تا ژینگەیەکی تەندروستمان هەبێت گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاگەژار عەبدوڵڵا وەکو پسپۆڕ لە بواری ژینگە وەروەها چالاکەوانیشە لە بواری ژینگە ئێستا بەڕێزیان لە ستۆدیۆی ئامادەی و کۆمەڵە پرسیاری لێکین کە بزانین چۆن بتوانین ببینە دۆستی ژینگە بەخێربی کاگەژار زۆر سپاس سڵاوتان لێبێت بیانیتان باشە بیانی کورسات باش سپاس بۆ تۆ ببین بە دۆستی ژینگە بێ لە مناڵیەوە بێت یاخوی ئێستاش درەنگ نییە کاتوانین ببین بە دۆستی ژینگە دەستان خۆش بێت من دەستخۆشی لە کورساتەکەم ینی هەمیشە کە ئێمە بەرنامەکانیانە بەڕاستی یەکێک لە تەورەکانی کورسات نەک ئەوەی کە گروپی ئێمە ڕێکخراوی ئێمە ئاگادارەکاتەوە زۆر لایانی پەیوەندیدار ئاگادارەکاتەوە لە بواری ژینگەیە کە قسەی جدیان هەبێت و کاری جدی بکەن ئەوەجێی دەستخۆشیە بەڕاستی پێویستە میدیا چاودێرێکی باشی ژینگە بێت و متابعە و ئاراستەیە بکات یعنی کە ئاراستەیەکی ژینگە دۆستانە بێت ئێمە کە باسی ژینگەت کرد ئێمە ڕێکخراوێکمان هەیە بە ناوی ڕێکخراوی ژینگە دۆست یعنی ژینگە دۆستی ئەبێت یەکێک بێت لە ئامانجەکانی هەر تاکێکمان وەکو جەناب فەرموود نەخێر ئێستا درەنگ نییە هەر کاتێک کە ئێمە ئاگادار بینەوە کە ژینگەکەمان لە ژێر مەترسیایە بەڕاستی ئەبێت هەموومان وریا بینەوە چونکە ئەو ژینگە وەکو هەموو کاتێک ئاماژەی پێم یعنی ژینگەکە هی هەموویەتی هی هەموو تاکەکانە بە تەنهای تاکە کەسێک نییە کە بەرپرسیارەتەکەی هەڵگرێت بۆ نمونە کە هەوا پیزە بێت من و جەناب وەکو یەک ئۆکسجین وەرەگرین وەکو یەک ئەو هەوا پیس بۆی کە هەیە وەری ئەگرین من ناتوانم یەکسەر قناعێک ببەستم و بەکاری بهێنم و جەناب بە تەنها ئەو هەوا پیس بۆی کە هەیە ئاوێک پیس ئەبێت هەمومان بەشدارین لە ئاو خواردنەوەی ئێستاوە بە نمونە ئێستا و ئاوی دوکان کە چەند ڕۆژێک بڵین دووتەن کە پێکدادانێک بووە و یاویانە بە یەکاو ئاوەکە پیس بۆت تەماشاکەی ئاوەکە ناتوان بنێرن ناو شاری سلێمانیە ئەگەر ئەمە بەردەوام بێت و ئێمە بەردەوامی لە پیسکردنی ئەم سەرچاوانەی کە هەمانە دوجار ناتوانین سوودیان لێ وەرگرین واتە ئەو ئێمە ژینگە لە چەند ڕەگەزێک پێگێت ئاو خاک هەوا ئەم ڕەگەزانە بەداخەوە ئێستا لە وڵاتی خۆمانە بەرەو پیسبوونێکی تەواوەڕۆن یعنی ئەگەر بتوانینەوە بڵین لە ڕێد زۆنایە واتە لە دەنجەر زۆنایە لە هێڵی مەترسیایە هەمومان ئێستا بینەری ئەوەین کە ژینگەی وڵاتەکەمان بە ئاراستەیەکی زۆر زۆر خراپ ئەڕوات زۆر زۆر بە سەریعی هەنگاوەکانمان ناوە و چوینەتە پێشەوە لە تێکدانی ژینگەکەمان هەر لە خاکەوە تەماشایەکەی هەر لە ئاوەوە تەماشایەکەی هەر لە هەواکەیەوە تەماشایەکەی هەمووی تێکچووە بەداخەوە یعنی ئێستا زۆر بەمان کە سەفەری دەرەوەکەینیان ئەچینە شوێنێکی گەشتیاریەوە ئەمانەیە گەشتێک بکەین بەڕاستی لەبەری ئەوەی لەزەتێک بەری لەبەرەوەی چێژێک بەری لەو شوێنی کە تۆ سەردانیەکەی زۆر جار بە خەم و خەفەتێکی زۆرەوەیتەوە چونکە بەڕاستی هەمومان ئێستا بینەری ئەوەین کە ڕێژەیەکی زۆر پلاستیک بەداخەوە لە ڕێگەکان ئابین ڕێژەیەکی زۆر خاشاک کەوتووە کە ئەمانە بەڕاستی پێویستی بەوە هەیە کە هەمومان وریا بینەوە وریا کە ئەمە حاڵەتێکی زۆر زۆر ناتەبیعیە ئەبێت لە بەرچاوی بگرین بەداخەوە ڕێژەی پلاستیک لە وڵاتی ئەمەیە لە ڕادە بەدارە بەکارهێنانەکەی واتە ئێمە ئەو هەمووە جۆرە پلاستیکەنەوە عاونەوەی کە یەتە وڵاتمانەوە بەبێ هیچ فلتەرێک بەداخەوە داخلی وڵاتی خۆمانیانەکەین کە ئەمە کارەساتە لە هیچ وڵاتێک بەو شێوازەنی یعنی ئەوەکە هەموو جۆرە پلاستیک و مادە پلاستیکیەکان داخلی وڵاتێک بن کە باسی پلاستیکەکەم یەکێک لە سەرچاوەکانی پیسکەری ژینگە یعنی لە تەواوی عالەما لە ساڵی 1950ەوە بە پێی داتاکان وردە ڕێژەی بەکارهێنانی پلاستیک لە تەواوی جیهانە زیایی کردووە
ئێمەش بەشێکی نەوجیهانە بە تایبەت لە دوای ساڵی 2023 ئێمەش کرانەوەیکی زۆرمان هەبوو بەڕووی جیهانە. لە دوای ساڵی 2023 هەمومان بینەری ئەوین کە ڕێژەیەکی زۆر پلاستیکی سەفەری بەکارهێنی هەر لە هەموو ئەو دەبە و ئەو خواردنەوەوانە ئەو سفرەی سەفەری و ئەو مادە پلاستیکیانی کە بەکارهێن لە تەواوی بوارەکانی ژیانە، یعنی بە تەنها لە بواری خۆراکانیە لە چەندها بواری کاکە ئێمە پلاستیک بەکارهێنین و بەداخەوە ڕێژەیەکی زۆر کەمی لێ ڕیسایکل دەکرێت. خۆی لە جیهانە لە 9% ئەو پلاستیکەی بەرهەمەهێنرێت ڕیسایکل دەکرێتەوە. ئێبێ لە لای ئەمە چەندی ڕیسایکل بکرێتەوە. باشە نەبوونی کۆمپانیایەکی ڕیسایکڵی باش لە هەرێمی کوردستانە هۆکار نیە لەوەی کە ئەم هەموو پاشماوەیە بخرێتە ژینگەوە جگە لەوەی کە پلاستیکەکان هەنێجار هەنجە پێداویستی هەیە لەبەرەوەی کە هیچ شوێنێک نییە کە دووبارە بەکار بهێنرێتەوانێ مەجبور ئەخرێتە ژینگەوە. من لەم ڕۆژانەیە لێکت لە وڵاتەکان بینیم ئۆتۆمبیل ئەچێتە بەردەم ئەو ماڵانەی بۆ کەسانەی کە پۆشاکی زیادیان هەیە لە نێو ماڵەکانی خۆیانە ئەو پۆشاکە زیادانیان لێ وەرەگرێت دووبارە بەکاری ئەهێنێتەوە جارە چەند شتی جیاوازە کەواتە نەبوونی ئەم جۆرە کۆمپانیانە لە هەرێمی کوردستانە دووبارە هۆکار نیە بۆی کە ئێمە ژینگەکەمان پیس بکەین با هەموو کاتێک بەرپرسیارەتەکەی نەگەڕینەوە بۆ تاک. خۆی ئەو پرسیارێکی گرنگە، یعنی بە تاکید نەبوونی کارگەیەکی ڕیسایکلینی ستاندارد کە بتوانێت ئەو مادانەی کە ئەمێننەوە هەر لە خۆراکەوە، یعنی ئێستا بۆ نمونە بە پێی داتایەک وابزانم لە ساڵی 2019 یان 2020 لە شاری سلێمانی کراوە لە ساڵدا 65 ئەو خاشاکەی کە ئەدرێت خۆراکە ئێمە کارەساتە، یعنی لە ساڵدا 65 ئەمەش پێویستی بە ڕیسایکل هەیە. ئەمەش لە وڵاتانە کۆمپۆستی لێ دروست دەکرێت کە بە سوودە بۆ ڕووەک بۆ ئەتوانین بەکاری بهێنینەوە. ئەمانە زۆر گرنگە ئێمە بتوانین ئاراستەی بیرکردنەوەی تاکمان بگۆڕین، چونکە دوجار تاکە ئەتوانێت کۆمەڵگەکە بەڕێوە بەرێت و ئاراستەکەی بگۆڕێت. فعلا ئەتوانین کارگەیەکی ڕیسایکلینی زۆر باش بۆ مادە پلاستیکەکان دابنین و بتوانین ئەو مادە پلاستیکیانە جارێکی تر بەکار بهێنێنەوە، چونکە بەڕاستی زۆر بەمان ڕۆژانە بینەری زۆرترین مادە پلاستیکەکانی کە لەسەر شەقامەکان لە شوێنە گەشتیاریەکان فرێدراون، ئەمانە بەڕاستی کارەساتە. لەبەرەوە گرنگە یەکەم ئاراستەی تاک هۆشیاریەکی پەروەردەیی ژینگەیی زۆر گرنگ هەبێت، هەر لە ناوەندەکانی خوێندنەوە بتوانین دەست پێ بکەین، هەر لە باخچەکانی ساوایانەوە دەست پێ بکەین کە ئەمە پێویستی بە پرۆگرامێکی زۆر جددی ژینگەیی هەیە کە پێویستە لە وڵاتی خۆشمانە بەڕاستی بیری لێ بکرێتەوە. چونکە ئەوکو لە سەرتای بەرنامەکە کاکە سەرکۆ ئاماژەی پێیاکە گۆڕانکاری ژینگەی ئێستا گۆڕانکاریەکی جیهانیە، واتە تەواوی جیهانی گرتوێتەوە، هەموو جیهان بە ئاگایلی، یعنی چەندەها کۆبوونەوە ئاخرین کۆبوونەوە کۆپ 28 بوو کە لە دووبەی بەسترا سەرکردەی وڵاتانی جیهان هەموو بەشدار بوون لە ئەو کۆبوونەوەیە. لەبەر ئەوە بابەتە ژینگەیەکان بەڕاستی ئەبێ لە لای ئێمە زۆر بە جددیتر بگیرێت، چونکە ئەو ناوچانەی کە زیاتر گۆڕانکاریە ژینگەیەکان تیا ڕوئەیەت ناوچەکانی خۆمانە بەداخەوە، چونکە ئێمە لە ڕیزی پێشەوەی ئەو ناوچانین کە گۆڕانکاریە ژینگەیەکان زووتر پێئگات بگرن ناوچەکانیکە. لەبەرەوە زۆر گرنگە ئێمە بتوانین هۆشیاریکی ژینگەییمان هەبێت لە هەموو لایەنەکانەوە و پێویستیشمان بەوە هەیە بەڕاستی لایەنە حکوومیەکان ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بە بابەتە ژینگەیەکانەوە بتوانن کاری جدی بکەن لەسەر ئاراستەکردنێکی پەروەردەی ژینگەیانە، هەم لە ناوەندەکانی خۆیانە و هەم کۆمەڵگە شوشیارکەنەوە. بەڕاستی ئەمە پێویستمان بە یاسای زۆر جدی هەیە لە بواری ژینگەیە، پێویستمان بەوەیە کە ئەم یاسایانە بەرکار بخرێنەوە. ئێمە یاسایەکمان هەیە، یاسای ژمارە 8 ساڵی 2008 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە، کۆمەڵی یاسای جوانە دەرکراوە کە پێویستە بەڕاستی ئەم یاسایانە جێبەجێ بکرێن، عیبرەت لە جێبەجێکردنی یاساکانە هەیە. یعنی پێویستمان بەوە هەیە کە ئەم یاسایانە بخرێنە بەرکارەوە و بە هەماهەنگی هەموو لایەنەکان بتوانرێت بەکار بهێنرێنەوە، چونکە ئەگەر بێت و ئێمە ئەو یاسایانە بە شێوازێکی دروست نەتوانین بەکاریان بێنەوە بەڕاستی بەرەو کارەساتێکی گەورەی ژینگەی هەنگاوانین کە ئەبێتە هۆی تێکدانی ژینگەکەمان. هەموو ئەم گۆڕانکاری ژینگەیانی کە ئێستا هەیە، ماوەیەکی زۆر هەتاوێکی زۆر گەرمە، ماوەیەک بارانێکی بەخوڕە، ماوەیەک لافاوە، ئەمانە بەڕاستی گۆڕانکاری گەورەی ژینگەین کە لە تەواوی جیهانە سەری هەڵاوە، چونکە وەکو هەموو چالاکیەک لە چالاکیەکان ژینگەش سروشتیش ئەوێت خۆی چاک بکاتەوە. یعنی چۆن بۆ نمونە ئێمە بەرەنگاری ئەوە بینەوە تا
دوا هەناسە لە ژیانە بمێنینەوە بەرەنگاری نەخۆشیەکانی بینەوە ئەمانوێت بمێنینەوە مرۆڤ بە هەمان شێوە سروشتیش ئەوێ لە ژیانە بمێنێتەوە. ئێمە کە باسی پیسبوونی خاکیشمان کرد پێشتر لە 157 ئەو زیندەوەرانەی کە هەمانە لە ناو خاکاژین بەکتریای خاکن بەڵام بەداخەوە دەستکاری خاکە کەشمان کردو پێکاتی خاکەکانمان زۆر جار لە بوارە کشت و کاڵەکانە کە ئێمە ڕۆکێک پەروەردە ئەەکەین ئەبینین زۆرترین ڕێژەی پەینە کیمیایەکان بەکارهێنین زۆرترین ڕێژەی مادە قڕکەرە مێروویەکان بەکارهێنین کەمانش بەڕاستی دوجار کاریگەری ئەبێت لەسەر ئەو پێکاتەیە کە ئێمە لەسەری ئەژین خۆراکی لێەوە وەرەگرین ئەمانە زۆر گرنگە ئاراستەکانمان بەرەو ئاراستەیەکی ژینگەیانە هەنگاو بنین باشە. کاگەژار ئێستا ئاوا هەرسی دوای خۆمانەوەکەین ماشەڵڵا چەند جوان و سەوزە یعنی ترەوە سالەمانی پیرۆزی ڕەمەزانین هاوڵاتیانەمی خۆیان ئامادە کردووە ئەم دە ڕۆژەش هەر بە خۆشی بەڕێ بکرێت و بچینە جەژنەوە ئیتر خەڵک پێویستی بووە بچێتە ژینگەیەکی کراوە بچێتە سەیرانگاکانەوە یاخود خەڵکی سلەیمانی ئەو میوانانەی کە لێرن بتوانن ژەمە خواردنێ بەرنە سەرچیای گۆیژە ئەزمار پشت خۆمانەوە چەند گرنگە هۆشیارەکان بخەینە سەر تاک خۆمان با لە خۆمانەوە دەست پێ بکەین. لە هەوڵی قسەکانە باسی خاڵێکی زۆر گرنگە کرد کاچیتە وڵاتێکی گەشتیاری کەی تۆ خەفەتە خۆی بۆ خەفەت بخۆم ژینگەکەی من زۆر لە یەو جوانترە بەزەگە خۆم پارێزگاری لێ بکەم چۆن پارێزگاری لێ بکەم با خۆم دەبەکە فڕێنێم بۆی میوانەکە سێل چاو لە من نەکات دەبەکە فڕێبە کە ئەمانە چەندین ساڵە ئەم بابەت هاڵینەوە هەستمان بۆ کرد لە دوای خۆمان ئەم زەرفە سەفەریە ئێستا خەڵکی تەمەڵ کردووە بە یەکجار هەمووی تێکەڵاوەکەیت و گرێی ئێکە هەمووشی تێکەڵاوەکەی گرێی بەجێ مێڵە بیکرد علاگەیکی کە دوانی کەەوە بووی ئاوکەش نەچۆڕێتەوە لە ئۆتۆمبیلەکە تاگەیتە لای ئەو سەڵانەی کە دانراوە بیکەرەنەوە ئەوە ئەم شتە سەرەتایانە چەند گرنگی ئایا بۆی کە ئەو ژینگێ بە جوانی بێڵیتەوە وڵا کاکە سەرکۆ ئەماژەیەکی گرنگەیە بەس ئەم بابەتە بابەتێکی سەرەتایی پاگراگرتنی ژینگەیە بابەتێک نییە کە ئێمە بڵین ژینگەکەمان بە تەواوی ئەپارێزین چونکە ئەوەی کە بڵین دەبێک لە سیارەکەیەوە فڕێیاتە دەرەوە بەڕاستی ئەوە ناهۆشیارێکی زۆر خراپی هەیە لەسەر ژینگەکە بە ماڵی خۆی نازانێت ئەن تۆ بۆ نمونە لە ناو ماڵەکەی خۆت لە شوێنی نووسنەکەت لە شوێنی دانیشتنت هیچ کاتێ شتێک فڕێیت بەڕاستی ئەبێ ئەو هەستەش بوازیتەوە بۆ خۆت بۆ نیشتیمانەکەت بۆ شارەکەت بۆ گوندەکەت بۆ هەر شوێنێکە تۆ تیا نیشتەجیت ئەن ئەو شوێنە بە مولکی خۆت بزانە فعلەن مولکی تۆشە وەکو سەرەتا ئاماژەمان پێە هەر کاردانەوەکانی هەمیشە گاتەوە بە تۆ بە باشە بۆ تۆیێتەوە بە خراپە بۆ تۆیێتەوە یعنی بەڕاستی زۆر گرنگە یعنی لەسەر ئەم لایەنە زۆر بەجددی هەمومان هەڵوەستە بکەین ینی ئەو کەسێک کە بتڵێک فڕیا لە جامی سیارەکەوە ئەو کەسێک کە ڕواتە دەرەوە لەو شوێنە خۆشەوەکو جەناب فەرموود چێژێکی زۆر ئەبات و گەڕانێکی خۆش ئەکات بەڵام دوجار ئەبینیت پاژماوەکانی هەمووی بە شێوازێکی ئەشوایی و هەڕەمەکی فڕیاد ئەمە ناهۆشیارێکی زەفتە یعنی تر هیچی لەسەر ناوترێت ئەمە زۆر خەلەلە خۆی گرنگترین شت لەم بابەتەیە ئەوەیە کەمترین بەکارهێنانی مادە پلاستیکەکانمان هەبێت کەمترین بەکارهێنانی ئەو پاشەڕۆیانە کە لێمانەمێنێتەوە و ئەبێت دوجارە کەوێتە ژینگەوە کەوێتە سروشتەوە ئەمە یەکێکە لە خاڵەکان کە پێویستە گرنگی پێبین ئێمە لە بواری ژینگەیە سێ خاڵمان هەیە ریوز ریسایکل ریدیوس واتە کەمکردنەوە ریوز بەکارهێنانەوە ریسایکلکردنی مادەکان بەکارهێنانەوەیان بۆ جارێکی کە تۆ زەرفێکت پێیە کە ئەزانی زۆر پیسنان بۆ جاریکە بەکاری بێنەوە دوو جاریکە بەکاری بێنەوە سێم جار بەکاری بێنەوە لە لای خۆت ریدیوس یعنی کەمکردنەوەی ئەم مادانە ئەساسی ژینگە یعنی ئەمانەیە تۆ بە تەنها ئەوەی کە کەسێک بۆ نمونە وەکو جەناب فەرمووی ئەی خات علاگەیەکەوە ئیهێنێتەوە لەگەڵ خۆی ئەو پاگراگرتنیەتی یعنی شتێکێک کردوێتی نەیهێشت تۆ ژینگەکە پیس بێت بەداخەوە پێشتری ژاماژەمان بەداخۆ بێ وابڵین بەڵێ بەتەئکید کاوا بمێنێتەوە بەتەئکید وایە ڕاست سەخت کاچینە هەموو ئەو ناوچە گەشتیاریانەی کە هەیە بەداخەوە هەمومان بینەری کۆمەڵێت منزەرە و دیمەنی ناشرینین کە ئەو سروشتە جوانە کە خۆی گەورە بە ئێمەی بەخشیوە ئێمە وەکو جەنابە فەرمووی لە هیچ یەکێک لە وڵاتانەمان کەم نییە بە تایبەت ئەم مەنتیقەی ئێمە چواروەرزەمان لە کاتی خۆیایەتی لەزەت چێژ ئەبین لە هەموو ئەو وەرزانی کە هەیە لە ڕووی بەرهەمهێنانی میوەکانەوە لە ڕووی بینینی سروشتەکەیەوە لە ڕووی ئەو هەموو مەنزەرە و دیمەنە جوانی کە لە وڵاتی ئێمە هەیە بۆ نەیپارێزی لە پێناوی چیاتێکی بین یعنی ئەمانە بەڕاستی
من بۆ خاڵێکی ئەگەڕێنمەوە پێویستە ئینتیمایەکی نیشتیمانی بۆ تاک بگەڕێنینەوە یعنی هەر لایەنێک خەلەلێک هەڵەیەک ئەکات تۆ ئەو لایەنە بە خاوەنی ئەم شوێنە مەزانە ئەو کەسە بە خاوەنی ئەم شوێنە مەزانە تۆ خاوەنی ئەم شوێنەی تۆ خاوەنی داهاتووی دەم شوێنەی یعنی کارەساتە ئێمە وا بیرکەینەوە کە بتڵێک فڕێین نەخێر با کارمەندێکی پاکەرەوە هەبێت و کۆی کاتەوە ناوانە مەفکرەکە زۆر هەڵەیە یعنی ئەمە یەکێکە لە کارە سەرەتایەکانی پاراستنی ژینگە زۆر گرنگە ئێمە هەنگاوی جدی بۆ هەڵێنین وا نەبین کە ببینە هۆی تێکدانی ئەو ژینگە جوانی کە هەمانە و هەمومان لە هەموو لایەنەکانەوە خەریکی تێکدانی ئەم زەویە ئەگەر بێت و ئێمە ئەوەندە تێکی بین ناتوانین ئەو هەمووە چێژی کە تایەتی لێ وەرگرینەوە بڕواتان هەبێ با بڵین بۆ خۆمان ئەو کارە ساتە ئەگەر زۆر بەزەقی لێمان دیاری نەیە بۆ نەوەکانمان یعنی بەزەقی لێمان دیارە لەبری ئەوەی ڕەحمەتمان بۆ بنێرن بەداخەوە کام وشەیاڵم نەعلەتمان بۆ نێرن یعنی چیان بۆ کردوین بۆ وایە تێکیان ناوە یعنی بەڕاستی ئەبێت هەمومان ئێستا من زۆر بەدڵنیایم قسەیەکەم ئەگەر هەمومان ڕۆژانە کاکە ڕۆژانە نامانگی جارێک سەردانی تانجەڕۆ بکە بزانە چ پاژماوەیەک فرەدراوە ئەم سفرەی سەفەری کە هەیە کاک سەرکۆ حەزەکەم زۆر لەسەر پۆینتە وەستم ینی کارەساتێکی زۆر گەورەی دروست کردووە لە وڵاتی خۆمانە زۆرترین بەکارهێنەری سفرەی سەفەری لە تەواوی وڵاتانی ناوچەکە بەداخەوە کوردستان و عێراقە هەر چێشخانەیەکە چی کە وڵای کاگەژار باسیەوت کرد چێشخانەیەکە چی مێزەکەی هەشت دە 12 دانی داناوە بەڵێ ئەوە لا بۆ دانەیەکە هەمووشی فرێدرێ زۆر کارەساتە ئەجا ئەم سفرە سەفەریە خاڵێک کەشی هەیە یعنی کە تۆ هەموو خۆراکەکەی کە لەسرە کۆی ئەەکەی تۆ ئەی پێچیتەوە هیچ زیندەوەرێک سوودی لێ نابینێت چونکە هیچ زیندەوەرێکمان نییە بتوانێت پلاستیک شیکاتەوە تا ئێستا هیچ کائینێکمان نییە چونکە هەر مادێکی خۆراکی هەر مادەیەک کە کەوتە سەر زەوی ڕاستەوە خۆ بەکتریایەک زیندەوەرێک ئەچێتە سەریە و شیەکاتەوە بەکارێنێتەوە بەڵام ئێمە مادە خۆراکیەکان بەو پلاستیکانی کە هەیە بەو سفرە سەفەریانی کە هەیە ئەی پێچین بووە ئەبێتەوە کارەساتێکی زۆر گەورە چونکە هیچ کەسێک سوودی لێ وەرناگرێ و ژینگەکەش هەتا بێت خراپتر و خراپتر بێ بڕواتان هەبێ شا خەڵدراوەتەوە لە تانجەڕۆ لە سفرەی سەفەری کە ئەمە کارەساتە ئەمە لە مانگی عەفوم کە خاتونگیان لە مانگی هەشت و نۆیە کە دنیا زۆر گەرم ئەکات بە تیشی خۆر و بە ئەو گازە میسانی کە لە مادە خۆراکیەکانەوە دەرئەچێت ئەبێتە هۆی گەرگرتنی ئەم مادانە دوجار دووکەڵەکەی ئەمە هەڵیەمژینەوە کە ئەمانە بەڕاستی ئەی بۆنەکەی ئەمە ئاماژەیەکی زۆر خراپە ئەم هەموو نەخۆشی کە ئێستا هەیە ئەم هەمووە نەخۆشیە شێرپەنجەیی کە ئێستا ئامارەکان وردە ڕوو لە کشانە هەڵکشانە یعنی زیاترە بێت ڕۆژانە ئێمە بینەرین کە بەداخۆ ئێستا کەم خێزان هەیە کەم بنەماڵە هەیە کە نەخۆشێک دوانسیان لەو نەخۆشی خراپانەی نەبێت ئەبێت لە هۆکارەکەی بکۆڵینەوە یعنی هۆکارەکەی چییە بەتەکید هۆکاری ئەساسی ئەم نەخۆشیانە ژینگەیە کە ئێمە پشتگوێمان خستووە کە ئێمە پشتمان تێکردووە زۆر باش ئێستا لەگەڵ هەبوونی بەشێکی زۆر لە کارگەکان و ناوچە پیشەسازیەکان ئەم کارگانە کەدا ئەنێت مەرجی ئەویان تایە کە ئەبێت تەندروستی ژینگە بپارێزن تایە وەڵاهی خۆی ئەوە بەپێی یاساکە هەیە بەڵام ئایا ئەمە جێبەجێ ئەکرێت ئەوە پرسیارە جدیەکەیە نازانم من تا چەندێک ئەوان ئەو کارگانی کە کارگەی بەرهەمێنەری هەر جۆرێک لە جۆرەکانن لە پیشەسازیە لە خواردەمەنیە لە هەر لایەنێکی کەیە نازانی ئەمانە ئایا لایەنە ژینگەیەکەیان لە بەرچاو گرتووە یان پشتگوێ خراوە بەڵام خۆی ئەساسی کارەکەمان ئەساسی بیرکردنەوەکەمان بۆ ئەوەیە کە بەڕاستی هەموو لایەنەکان هەموو تاکێک هەموو ناوەندێک هەموو شوێنێک بەرپرسیارە لە بەرامبەر ئەو ژینگەی کە تێکەوێت بەرپرسیارە لە بەرامبەر ئەو ژینگەیە بۆ خۆی بۆ نەوەکانی داهاتووی کە دوجار ئەم ژینگەیە بە تەنها مڵکی تۆ نییە بە تەنها تۆ خاوەنی ئەم ژینگەیە نیت و دەوێت کە حکومێکی ڕەهایی تیا بکەیت و بە ئارەزوی خۆت تێکی بدەیت و بەکاری بێنیتەوە ئەمانە هەموو کارەساتن یعنی زۆر لایەنی ژینگەیمانەیە کە پێویستە یعنی قسەی لەسەر کرێت یەکێک لەو لایەنانە هاتوچۆیە کە ئێمە بەداخەوە هێڵێکی گشتی هاتوچۆی ڕێکخراومان نییە لە وڵاتی خۆمانە کە هەمومان بتوانین زۆر بە ئاسانی هاتوچۆکانمان ڕێک بخەین و کە پێویستمان بۆ هەموو ئۆتۆمبیلە نەبێت یعنی بەیانیان کە ئەبینیت خەڵکێک سەردانی دائیرەکەی خۆی ئەکادیان مۆزەفە لە شوێنێک کارێکی هەیە
هەیەکە و ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکارێنێت کە ئەمانە هەمویان دوجار گازێکی زیان بەخش ئەخەنە ژینگەوە و کارەساتێکی ژینگەی دروستەکە. دەست خۆش بێ کاکەژار سپاس بامەتەبوونە بە هیوایەوەی کە هەمیشە ئەم گفتوگویانەمان بەردەوامی هەبێ بووی کە بتوانین هەمومان جارم و جارێمە زەنجێک بێ هۆشیاریەک بێ بەرامبەر ژینگە بەرامبەرەوەی کە هەندێک کەڵسو کەوت و ڕەفتارمان هەیە گەر خۆمان باشە بیبەخشین بە کەسانی تر یاخوم سەردانی کەرمان هەیە و پاراستنی ژینگەش ئەرکی سەرشانی هەمومانە دووبارە سپاس بە ئامادەبوونی. دەست خۆشیم هەیە بۆ ئێوەش هەر بژین دەستان خۆش زۆر سپاس.